ئەمانە بازرگانانی هەڵەبجە و تورکیان گفتوگۆ دەکەن تایبەت بە دروستکردنی پەیوەندی و لێک تێگەیشتن بۆ ئەنجامدانی کاری بازرگانی هاوبەش. ئەمەش دەرەنجامی ئەو دیدارە بازرگانیی ژووری بازرگانی و پیشەسازی هەڵەبجە و کۆمەڵی پیشەسازان و خاوەنکارانی نێودوڵەتی تورکیا بوو کە لە هەڵەبجە ئەنجامدرا. بازرگانانی تورکیا هاتوون لە نزیکەوە جێگەدەستی خۆیان دیاری بکەن لە گەشەی ئابووری شارەکە. ئێمە وەکو بازرگانانی تورکیا بۆ هەڵسانەوەی هەڵەبجە و بەرەو پێشچوونی هەڵەبجە پێشکەوتنی هەڵەبجە ئامادەین بۆ هەموو هاوکاری و یارمەتیدانێک. ئێمە لە حەوە پارێزگای تورکیاوە بە چ کۆمپانیەوە هاتوونێتە هەڵەبجە ئێمە ئانانێ بازرگانەکان ئێمە لەگەڵ بازرگانانی هەڵەبجەیە پرۆژە و بەرهێنانی هاوبەش بکەن و بەیەکەوە کار بکەن گۆڕی بازرگانیش کە لەناو خۆیانە. ئەوەی ئاسانکاری لێرە کاراسانیکردن بۆ ئەنجامدانی پرۆژەی بازرگانی ئەو هەنگاوە گرنگەیە کە پێویستە بۆ گەشەی ئابووری هەر ناوچەیەک. ئیدارەی پارێزگای هەڵەبجەش بۆ ئەم کارە ئامادەی نیشاندا. ئێمە وەکو وەحدەی ئیداری یا وەکو پارێزگای هەڵەبجە شانبەشانی ژووری بازرگانی شانبەشانی ئەو بزنسمان و پیاوە سەرمایەدارە نیشتیمانی لە پارێزگای هەڵەبجەیە هەموو هەماهەنگیەک و هەموو کارە ئاسانیەک بۆ ئەم کۆمەڵە بەڕێزە بکەین. ڕاستەوخۆ وەرگرتنی کاڵا و بەرهەمەکان لە دەستی یەک هۆکارێکە بازرگانانی هەڵەبجە لە ڕووی ئابووریەوە سوودێکی ئێجگار باش بکەن. جوڵەکان وەکو ئاماژەم پێدا خێراتر دەکات و وا دەکات کە کاڵاکان خێراتر بگاتە دەستی بەکاربەران و هەروەها بە نرخ و قیمەتێکی باشتر چونکە تا دەستی زیاتر بێ قیمەتی کاڵاکان گرانتر دەبێت. ئەمە وا دەکات کە ئێمە بتوانین هەم هاوکارێکە بۆ خاوەن پیشە و بازرگانەکانی کە ئێمە کە کولفەیەکی کەمتر و کاتیان بۆ دەگەڕێتەوە و هەروە هاوکارێکی شەبەوان کە بتوان ئەو کاڵا و ئەو پسپۆرانە هەیە بە ئێمە ئاشنا بکەن و ئێمەش بەبێ پێداویستەکانی سنووری پارێزگاکەمان بتوانین گفتوگویان لەگەڵا بکەین و بگەنە دەرەنجامێک. ساڵانە قەبارەی ئاڵوگۆڕی بازرگانی هەرێمی کوردستان و دەوڵەتی تورکیا نزیکەی 10 میلیارد دۆلارە. هەڵەبجەش دەیەوێ چیتر لەمە دووە لە ڕێگای ئاڵوگۆڕا بازرگانیەکانی لەگەڵ تورکیادا هاوبەشێکی باش بێت بۆ ڕەخساندنی هەلی کار و بوژانەوەی ئابووری پارێزگاکەی. سەڵات جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.